فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. بنراني برز خوشويستم، السلام عليكم ورحمة الله وبركاته. لخدمت برزتان داين بورگرتنی پرسیارەکانتان و بە پشتیوانی خوای پەروەردگار وەڵامدانەوەتان داواکارین لە خوای پەروەردگار هیدایەتماندا بۆ وەڵامی ڕاست و دروستی ئەوەی بەڕێز. خوای گەورە لێمان ببوورێ و لێمان ڕازی بێ و چی خێرە بنسیب منیش و ئێوەی بەڕێزیشی بکات. بەڵێ فەرموو. الو السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باش ممسجان. وسلامتك برزي براكي من. ممسجان والله قلق حشتك. حشتت كم يعني خوش مدوي؟ قلق أحبك الذي أحببتنا فيه. خوا خوشي بيه مراين. خوا خوشي بيه. والله وبالله وتالله. خوا خوشي بيه. خوالي من رازي بيه براي من والله دعاء من بوبكن خوالي من خوش بيه خوا عفو من كبراكي من. آمين. خواي جورا همو ماني خوش بيه بخاطرنا وجوانا كاني. بارك الله فيك براي جان. آمين خديسة والله من تبسياني بس بزونا والله يعني حاجينا متهمدا نلك بيجنا من ددو نفسه كوجين أنت دكتور والله دخو قري تجا. نا واما ببرا من عبدي شي كم ترخم مقصر بخوا براي جان. داواکارم لەخوا لەوە باشتر مام بکە کە ئێوە گومانتان پێمانە بە باشی و لەو گونا هەمان ببوورێ کە ئێوە نایزان براکەی من وامان لێ بکا لە شوێنی حوسنی ظن بین براجان. خوا لێمان ببوورێ هیدایەتماندا. آمین دەست خۆش بێ براک. چەند حەزێتە پتر لێ بن والله حەزێکێنێتە گەلک پسرم. خوا دەاتەوە براکەم. خوای گەورە بخاتە میزانی حەسەناتت براجان. لێمان ڕازی بێ هەمومان بخاتە باشتر بۆ خاتی ناو جوانەکانی. زۆر سپاس برای خۆ. بەڵێ بەڕێزم فەرموو. فرمو كاكي جان. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باش جان. خوا سلامتك برا جان. بله. ما مستعد بسياري يكلم شنو عمره سبب قارما فيها شنو عمره. باشا. استاغر عمام عن نفسها. بين خوشي بين زولا. بله. إذا آية جوازة كمان تعز أكنه بدو ورقة. بله. جوازة كمان تعزه كنا ونادى تعرف شو كذا. ناك جواز بو تازه كريتو خو بدزي تازه ناكيتو بتزوير تازه ناكتو بالرسمي قانوني حكومة عراقي هر كسي بيو جواز نوكاتو بو يدكن زور اساي هيك شني ان شاء الله براك الا روانغي نوكرنوي وهيك شيء كني بشتيواني خوي پردگار والله اعلم. بله عمل جياتي اوش يعني حقيقة من ديلم هندي حالاتي ضروري هي يعني خلكانك هي زور نخوش هي كليه دغوري هي نازانم روجانا غسلي كليه هي نخوشي هواية يعني خلقك لبر قرزاري كري خانوي بينادري يعني اوانيك زور چونته عمره اگر بيتو يارمتي اوانه بدري براستي خيري شي گوري براكم ان شاء الله دڵنیابن من لەگەڵ ئەوە نیم بڵین بانەچین بۆ عمره نەوەڵا براکەم کە هەموو ساڵێک بۆت بکرێ بچی بۆ عمره نور على نور کارێکی باشە ان شاء الله هیچ کێشەیەکت نییە و ئەجرت هەیە لای خوا. بەڵام ئەگەر بتوانی ئاورش بدەیتەوە چونکە کە تۆ کەسێک بی توانای چوونە عمرت هەبێ با توانای هاوکاری فەقیر و هەژاریشت هەبێ نەخۆش و پەکەوتەش ان شاء الله یا جار وهەیە ساڵی وهەیە لەبەر خوا بڵێ خوای پەروەردگار حەزم لە عمرێ زۆر بەڵام لەبەر تۆ ناچم ئەم ساڵ بە یارمەتی فەقیر و هەژارێک بدەم بێگومان ئەجر و پاداشت گەورە دەبێ براکەم ان شاء الله ئەجر عمرەکەشت بۆ دەنووسرێ. بەڵێ فەرموو. بەڵێ بەڕێزم قسە بکە خوشتی بەڕێز پەیوەندیش ترمان دەنێ براکەم ئەوانەی کە نایەنە سەرخەت. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باش مامۆستاگیان. خوا سەلامەتکە بەڕێزی خوشتی بەڕێز. مامۆستا پرسیارێ من زەکات دەرەکەم خۆمشوم کردە ئەوێ بیدەمە دایکم تەنیایە لە ماڵۆ نەفەقەی دایک لەسەر تۆ نییە بۆیە ئاسای ان شاء الله کە بشی دەی پێی بە پشتیوانی خوای پەروەردگار يعني وەکو نەفەقە لەسەر تۆ نییە بۆی بدەیتێ ان شاء الله ئاساییە. بارك الله فيك. دەست خۆش بخواڵی خوا سەلامەتکە. بەڵێ فەرموو. السلام عليكم ماما. وعليكم السلام ورحمة الله وبركاته.
ماما صوت الشارك ماني تحملني به بەڵێ ماما من خاون من علي وردم دواني عن هالشيرة خورية باشە بروجم الحمد لله نوجه فرزكانكم بلام يعني ناتوان سنة بكم وقرآن بخن لبروي من على كانم هرب دور مون يعني زور دس مقرن بلام ذكرى كان أكم يعني الحمد لله جاء يعني في محضرنا مفعون دي دانيشم ناتوان نوجه بكم نوجه السنة دي قرآن بخن لبر من على كانم باشە خوشی بەڕێزم السلام عليكم عليك السلام ورحمة الله أولا بەخێوکردن و پەروەردەکردنی مناڵەکان سێ مناڵی وردتەیە چاوەڕێی ئەجر و پاداش بێ ئینشاءڵڵا بەنیەتی ئەجر و پاداش لای خوای گەورە بیکە ئەجرت گەورەیە لای خوا ئینشاءڵڵا و تۆش و هەموو دایکێک کە ئاوا ماندوو بێ بە پەروەردەی مناڵیەوە خزمەتکردی مناڵەکانی ئەجرە ئینشاءڵڵا چاوەڕێیکەن دووەمیان کە تۆ دەڵێ من بە ڕۆژوشم و نوێژی فەرزیش دەکەم بەڵام سنەتە تەراویحەکانم پێ ناکرێ گوناهبار نابم نەخێر گوناهبار نابی خوشتی بەڕێزم چونکە واجب نییە لەسەرت بیکەیت و ئەوەندەی بۆت کرا بیکە ئەوەی کە بۆت نەکرا ئاسایی ئینشاءڵڵا بۆت کرا بچیتە مزگەوت باشە بۆت نەکرا لە ماڵەوە خۆت بیکەیت تەراویح 11 نەتوانی 5 بکەیت نەتوانی 3 بکەیت هەر باشترە ئینشاءڵڵا لەوەی کە هیچی نەکەیت کاتەکانیشت زیاتر پڕکەرەوە بە دوعاکردن زکردن توانی چێژ لێنێت و سبحان الله بکەیت دەتوانی لەگەڵ مناڵەکەت بیت و الله ئەکبەر بکەیت ینی زکر دائیمەن دەکرێ و لە هیچ ئیشێکت ناکە ئینشاءالله خوا ئەرمەتیماندا بۆ یادکردنی بەردەوامی بەڵێ فەرموو فەرموو بەڵێ السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته ماما صوت الشارك بەڵێ خشيت من درع للهيجة بەڵێ أو جور حزبات يعني صلاة حەس بەچی ناکە حەزی بەوێ نییە و دەسەڵات نییە بێتەوە ئەها بەڵێ لە دەسەڵات خۆیان نییە باش بەڵام پێیان وتە ئەبێ بە ژێرەی ئەوێ بە ڕۆژی دیەکاتە 18 سەعات بە ژێرەی ئەوێ لە چ وڵاتێکە دەبێت بە حسابی ئەوێ بە ڕۆژ بێ خوشتی بەڕێز یعنی ناتوانێ بە سعودیا بیگرێت تا وەکو خۆر ئاوانە بێت لەوێ لە چ شارێک دەژیت تا خۆری ئەوێ ئاوانە بێ بۆینە ڕۆژی بشتێنێت مەڵ دەست خۆش بێت بەڵێ فەرموو السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته والله تشارعان لنا مصايب الرسية فەرموو خوشتی بەڕێز فەرموو السلام عليكم عليك السلام خوشکێک تەلەڤیزیۆنەکەت کەس کە تۆزێ با دەنگ نەداتەوە مامۆستاجان پرسیارێکمان لێ بەڵێ خۆشتێکم زۆر غەدری لێ کردوم یعنی لە خۆم لە مناڵەکانم باسمانەکان من لەدادا شەڕ لەگەڵ خوشکان لەگەڵ برایە من زۆر دوعای لێکم ئایا گوناحبارم یان نە دوعای لێەکەی خوا هیدایەتی دا خوا ئیسلاحی کە یا خوا لە ناوی بەرێت بەڵێ دوعای خێری بۆ دەکەی یا شەڕ وەڵا دوعای خراپی لێکە هەدەی مادام تۆ دوعا دەکەیت و لە خوا دەپاڕێیتەوە دوعای بۆ بکە خوا هیدایەتی ئێدا خوشکم بڵێ خوای گەورە هیدایەتی دا خوای گەورە واللهی باش نییە خوشتی بەڕێزم باش نییە یعنی خوای گەورە حەقی هەموو مەزلومێک لە زاڵم دەکاتەوە دڵنیا بەلەوە حەقت نافەوتێ ئینشاڵڵا لای خوای گەورە بەڵام وا باشترە دوعای بکەی ئەو خوشکەی تۆش باش بێت خوا هیدایەتی دا بخۆیان بچێتەوە شەرمەزار بێ لەمە دووە چاک بێت نەک خراپتر بێت و دوعای شەڕی لێ بکەی خراپتر بێت و بەرەو جەهەنەم بڕوا ئایا پێت خۆشە ڕۆژی قیامەت ببینێ لە ناواگری جەهەنەمدایە خۆشیشتە نەخێر بۆیە دوعای خێری بکە خوشکەکەم و واژ مەزانە کە حەقی تۆ بەزایە دەچێ ئینشاءڵڵا بارك الله فيكم بەڵێ فەرموو السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته باش ما مستجان تندرسي شلونه خوا سلامتك بريزي برايكم يا اخو خاطر رياض سعادة ما مستجان امين لقال يوش يا اخو بارك الله فيك ما مستجان نخوشك مانيا قلت لك كان سيزوتيش ما دعاء خير وكا تاوەکارین لە خوای گەورە بۆ خاترینەوە جوانەکانی صفاتە بەرزەکانی شیفای بدات کاری ئاسان کە ڕەحمی پێ بکە بە براکەشت و بە نەخۆشەکەی ئێوەش و بە تێکرا نەخۆشی مسلمانان داوای لێ دەکەین لە خوای پەروەردگار شیفایان بدا ڕەحمیان پێ بکە و کاریان ئاسان کە بۆ خاترینەوە جوانەکانی بارك الله فيكم بەڵێ بەڕێز باشە فەرموو فەرموو براکەم السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته مامۆستا بێت چەند پرسیارێک بووە بەڵێ مامۆستا مارکێتێک مێ بڵین ئاڵای تایە بایی تقریبا
160 ورقة بلاين كما باشا 160 أما زكاتي لي دركم جاء بفارة بخبرين باري لي دركم ياخذ توانم أو كالانا بمبا نا پارە براکەم پارەکەی لێ دەرکەچکە و کاڵایە لەوانەیە تو بیدیتە کەسێک پێویستی پێی نەبێت یا لەوانەیە محتاجی ئەوە بێ خواردنی ڕۆژانە بۆ خۆی بکڕێ لەوانەیە محتاجی ئەوە بێ کە کری خانوەکەی بدات پارەکە باشترە ئینشاءالله بارەکەڵڵا فیک بەڵێ بەڕێزم فەرموو فەرموو قوربان السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باشي دكتور جان. خوا سلامتك بريزت. دكتور من پرسیارێکم لەسەر زەکاتی زێر کە بۆ زینە کرابێ بۆ ئافرەت ینی گەشتە نیساب زەکاتی لەسەر یان باشە بەڕێزم زەکات لە زێڕی ئافرەت کە بەخۆی هەڵی واسێ یا لە ماڵ داینێ زانایان دوو ڕایان هەیە بەڕێزەکەم یەکیشیان دەڵێن مادام بۆ خۆیەتی بۆ جوانی خۆیەتی بۆ مردەکەی خۆی دەڕازێنێتەوە ئەوە لە سەری نییە چونکەوە کەنزێک نییە و ماڵێک نییە داینابێ ڕای دووە میزانان ئەوەیە کە مادام ئەو بڕە ئاڵتوونەی هەبێ کە گەیشت بێتە حەدی زەکات کە 85 غرامە ئەوە کە دەکاتە 17 مسقال ئاڵتوونی عیاری 24 و کە لە 21 بێت ئەوە بێگومان لە زیاتر ئەگەر ئەو بڕە زەکات زێڕەت هەبوو زەکاتی لەسەر پێویستە بەڵگەشمان ئافرەتێک کاتە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام پێغەمبەری خوا فەرمووی بازنی زێڕ لە دەستی دابوو فەرمووی زەکاتەکە ئێدەی ئەگەر نەیدەی ئەوە بەستە بۆ ئاگر پێی بسووتێ ڕۆژی قیامەت ئێخۆ بەخۆشیەوە کردبوو هەڵی واسی بوواش وای پێ فەرمووکەوە تا زەکاتی لێ بدرێ بەڕێزەکەم بەڵێ فەرموو کاتت باش مامۆستا خوای گەورە هەموو کاتێکتان باشکە خوشی بەڕێز مامۆستا بەڵێ فەرموو وڵایی دەڵێن تاوم کزاگەر بە ڕۆژوو گوناح نییە ئاخر نازانم پەیوەندی بینی چاوکزی و بە ڕۆژووبوون چییە ئەگەر دکتۆر پێت بڵێت تەئسیر لە چاوت دەکا کە پێت بڵێ تەئسیر لە بینین دەکا ڕۆژ بە ڕۆژ بەرە و ینی نەبینین دەدبا ئەو عوزرت هەیە ئینشاءڵڵا بە ڕۆژوومە بە و فیدیەکەی دەدەی بە پشتیوانی خوای گەورە بەڵێ فەرموو منای بەڕێز دەستخۆش فەرموو براکەم السلام عليكم مامۆستا گیان وعليكم السلام ورحمة الله وبركاته خوای گەورە ڕازی مامۆستا گیان پرسیارەکەمە بوو کچی خاڵێکم لە ماڵی لە ئەمریکایە مێردەکەی بۆ ماوەی 10 ساڵە تووشی خۆشی شەکرە بوو ینی شەکرێ بە ئەندازێکی زۆر دابازێ دێنە ڕاستی وتی پرسیارێکم لە مامۆستایەک بۆ کەوتم پرسیارەکە لە بەڕێز دەکەم ئەڵێ بە هیچ شێوازە بووی ناگیرێ ئەمە چەند ساڵێکی فیدیەکەی نەداوێ تا دیارە بیری کەوتێتەوە پێی ناخۆش و حەزەکە فیدیەکەی ودا کە نەخۆشی درێژخایەن هەیە ئایا فیدیە بەس ئەم ساڵ بدە یان ئەبێ یەو ساڵانەی تریشێ بدا کە ڕۆیشتووە خوا جزای خێردا خوا جزای ئێوەش داتەوە خوای گەورە شیفای بدا بۆ خاتری ناوە جوانەکانی ڕەحمی پێ بکە سەبارەت بە فیدیەکەش براکەم بەڵێ گرتنەوەی لەسەر نییە تەنها فیدیە فیدیەشی چەند ساڵێک کە قەرزار بێ دەبێ هەمووی بدات خوای گەورە بۆی ئاسان کاوە بیکاتە مای شیفای نەخۆشیەکەی بۆ خاتری ناوە جوانەکانی بەڵێ فەرموو مامۆستا گیان فەرموو بەڕێزم السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. صافي مامۆستا گیان زەحمەتە پرسیارێکمان مامۆستا فەرموو براکە مامۆستا سەرزانم ئاڵتون و لەگەڵ مارەیەکەی چۆن براکەم چ لێ مامۆستا ئاڵتون و مارەی ئافرەت بەڵێ هەردوو یەکشت نییە یانە مامۆستا بڵێن حازی ئەوەی کە بۆم کردووە لەگەڵ ئەوەی کە ماوەی مارەی قەرز موەخەرە بەڵێ قەرزەکەی بەڵێ باشە خۆی فرۆشتوویەتی بڵین 8 ساڵەکە بێ دامان بە عەرز لە شوێنێک بڵین دامان بە عەرز تازە عەرزەکەمان فرۆشتوو تقریباً بای 62 غەرەقە بوو یاوتم بزانم زەکاتی لێکەوێ یان نا لێی دەکەوێ براکەم ئەوێ زەکاتی لێ بدا بەڵێ ئەو 62 ڕقەیە پێویستە زەکاتی لێ دەرکەین ئینشاءالله بارەکە الله فیک بەڵێ فەرموو الو بەڵێ السلام عليكم مامۆستا وعليكم السلام ورحمة الله خوشی بەڕێز مامۆستا گیان چۆنی شکر باشی الحمد لله شکر بۆ خوا سەلامەت یاخوا باش بی مامۆستا گیان مامۆستا گیان دوو پرسیارم هەیە بەڵێ
ئێستا مامۆستاگیان تۆزێک لەمە پێش گوێشمە لەو جوابە بەڵام حەزم کرد منیش پرسیارەکە بکەمەوانەیە چەند ئازێتی تۆی شەیەم یەکەمیان من بازڵم لە دەستایە بەس نازانم زەکاتەکەی مسقاڵی چەند ئەکەوێت چەند مسقاڵ تەیە خوشتی من بۆ هەرس مسقاڵە لەسەری نییە لەسەری نییە لەسەری نییە نا لەسەری نییە بەڵێ فەرموو مامۆستاگیان سەلام عەلەیکوم. وعەلەیکوم السەلام ورحمەتوڵڵی وبەرەکاتوه. مامۆستاگیان پرسیارێکی بچووکم باش نەبێ. مچفۆم بێ گەورە فەرموو ئینشاءڵڵا. مامۆستاگیان خێتێکم زوڵم لێکراوە. زوڵم لێکراویت؟ مامۆستاگیان من لەلایەن خاستەرەکەم و زوڵم لێکراوە. یعنی هاوسەرەکەت زوڵمی لێکردووی خوشکەکەم؟ بەڵێ لەگەڵ ئافرەتێکە. ئێوەران پێشی بەربان دوعا لەو ئافرەتەکەم ئایا پێی گوناحبارە من یان نا؟ ئەی بۆ ناچی بیخوازێت بۆ هاوسەرگیری لەگەڵ ناکات بۆچی لە حرام وەڵی ماوەستاگیان ئینسان کەکەوتە ژیانە تووشی هەڵا بێ. قەینا خوشکەکەم توش بووە چارەسەری ئەوەیە کە خۆی لە حرام ڕزگار کە بۆ حەڵال تۆ ڕێگری لەوەی هاوسەرگیری لەگەڵ بکە بۆیە ئەویش بە حرام ماوەتەوە لەگەڵی؟ مامۆستاگیان دڵنیانن کە بە حراماوەتە لەگەڵی بەس دڵنیان کە قسەیان بە تەلەفۆن بە هەر حاڵ باشە تێگەیشتم خوشکە بەڕێزەکە تێگەیشتم با نەسیحەتی من بۆ تۆش و بۆ هاوسەریشت خوشتی بەڕێز زۆر جار ینی ئافرەت دەبێتە هۆکاری ئەوەی کە پیا و تووشی گوناه و تاوان بێ زۆر جاریش پیا دەبێتە هۆکاری ئەوەی ژنەکەی تووشی گوناه و تاوان بێ خوای پەروەردگار کۆمەڵە حەق و مافی داناوە کۆمەڵە ئەرک و واجبی داناوە لەسەر یەکتر لە بینی ژن و مێردە پێویستە بۆ حەق و مافانە هەڵسن خوشکە بەڕێزەکەم و تۆ نەبیتە هۆکاری ئەوەی کە ئەو پیاوەی تۆ تووشی گوناه بێت و هەروەها پیاوەکەش بە هەمان شێوە ئێستا کە خۆت پێم دەڵێیت پیاوەکەت عیلاقەی لەگەڵ ئافرەتێک هەیە و لە کاتی بەربانگدا تەلەفۆن دەکەن و قسە دەکەن و ئایا ینی ئەو پیاوەت لە ژنهێنانە مەبەستی ئەوەیە ژنێکی تر بێنێت و تۆش ڕێگای نادەی بۆیە تووشی پەیوەندێکی بێشەرعی دەبێت ئەگەر وابێ خوشکەکەم تۆ گوناهباریت بۆچی چکە خوای پەروەردگار ڕێگای شتێکی دابێ تۆ ڕێی لێ مەگرە ڕێگای لێ مەگرە کە ڕێگای لێ بگریت ئەوەتە پیاوەکە تووشی گوناه دەبێ لەلایەکەوە لەلایەک تریشەوە قەدر و قیمەتی تۆی لا نامێنێ مەحەبەتی تۆ لە دڵیدا نامێنێ چکە هەز دەکات تۆ ڕێگریت لەوەی کە ئەو دەیەوێت ڕێگای شەرعی بگرێتە بەرباشترە نەک ئاوا ڕێگای بێشەرعی بەڵام بەداخەوە ینی کۆمەڵە لە خوشکان ئامادەیە مێردەکەی کەثرەت الخەلیلاتی هەبێ نەک تەعەدود الحەلیلات ئامادەیە مێردەکەی چەند دۆستێک ڕەفیقێکی ژنی هەبێت علاقەی لەگەڵیان هەبێ بە حرامی و بێشەرعی بەڵام دەڵێ بەس نەچی ژنم بەسەر نێنی ڕابێرە بە کەیفی خۆچیەکەی بیکە پەیوەندی لەگەڵ چیە با هەبێ ئێمە گوناحت دەگات گوناح ئەگاتە مێردەکەشت و ژیان لە هەردووکتان تێک دەچێت و شیرازەی خێزانیشتان هەڵدەوەشێت ئەگەر لە ژنهێنانە ئەگەر بەڕاستیش مێردەکەت لە ژنهێنان نییە بە کچی خەڵک ڕادەبوێرێت علاقەی بێشەرعی دەکات با لەخوا بترسێتەوە بە بکات بەخوای پەروەردگار لی تووڕە نەبێ و غەزەبی لێ نەگرێت بگەڕێتەوە لای خوا یا ئەوەیە بە حەڵاڵی تۆ ژن دێنیت پیرۆزت بێخوای گەورە حرامی نەکردووە و پێویستە حەق و مافی هەردوو لا بدەی یا ئەوەیە بە حرامی دەست هەڵگرە و لە خوا بترسە و تەقوا بکە و خێزانی خۆت کە هاتە لە خزمەتی دابە بە جۆرەی شەرع ئینشاء الله تعالی هەردووکتان هاوکاری یەک بن لە کاری شەرعیدا بارەکە الله فیکم بەڵێ فەرموو بەڵێ بەڵێ فەرموو براک ئالو بەڵێ سلام علیکم عەلەیکم السلام ورحمة الله دکتۆر جان چۆنی باشی الحەمدولله بەڕێزیت براکەم فەرموو براکەم وەڵایی داواکاریەکەم هەیە ئەگە بکرێ خوا ئاسانیکە خێر ئینشاءالله وەڵایی حەزم لە خوتبەکان مامۆستا ڕەمەزان ڕەحمەتیە لێ بدرێ لە ئامۆژگاری زۆری مامۆستا ڕەمەزان شکر بە ڕەحمەت بێ جا براکەی من با من خزمەتت کەم کە تۆ داوای وتاری مامۆستا ڕەمەزان دەکەی بەخوا ئەو کەناڵە بەلای منیش و تێگڕای مامۆستایانی کەناڵی ئامۆژگاریشەوە بە کەناڵی مامۆستا ڕەمەزانی دادنین تێگەیشتی برا حەسەنەیەکە لە حەسەناتی ئەو ئینشاء الله تعالی ینی خەتیبی ئەهلی سونە لەم کوردستانەدا لە بۆچوونی من و بیر و باوەڕی من مامۆستا ڕەمەزان شکورە بەخوا چەندێک تۆ حەز لە وتاری دەکەی من زیاتر برا بەڕێزەکەم بەڵام کێشەکە لەوەدایە ئەو پیاوە ڕەحمەت و بەرەکەتی خوای پەروەردگاری بەسەردا بڕژێت
یعنی پێش ئەوەی کەناڵی ئامۆژگاری پەیدا بێت ئەو وفاتی کرد و کوژرا بە زۆڵم خوا بە شەید قبوڵی کە بۆیە ئەوەی کە هەیەی هەر ئەوەندەیە زیاد ناکە یعنی چەند وتارێکە هەر ئەوەیە ئێمەش لەوانەیە 10 جار و 20 جار لێماندا بێتەوە دووبارەی دەکەین و دووبارەی دەکەینەوە لە ژیاندا نەماوە ڕەحمەتی خوای گەورەی لێبێ کە بەردەوام ڕۆژانە شتی تازە پێشکەش بە موسڵمانان بکە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەو موژدە بێ براکەی من بە ئیزنی خوای گەورەوا دەکەین ئینشاءالله لەگەڵ برایانی کۆنتڕۆلش قسە دەکەین کە هەموو ڕۆژێک بەرهەمێکی مامۆستا ڕەمەزان هەر لێ بدرێ ئینشاءالله تعالی چونکە هەر سوودی خۆی هەیە و هەر تام و چێژی خۆی هەیە بەخوا دوعای خێری بۆ بکەن خوای گەورە پلەی بەرزی شەهادەتی بەنسیب کرد بێ خوای گەورە بە فردەوسی ئاعلا شادی کە یا رب العالمین بەڵێ فەرموو بەڵێ فەرموو فەرموو بەڕێزم قسە بکە السلام عليكم مامۆستا. وعليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا بێ زەحمەت پرسیارێکمانێ. بەڵێ. مامۆستا دشێکم هەیە لەم ڕەمەزانەیە ئەمە 2 کەس بێتە داواکاری هاتە سەر مارەبڕین و پەشیمان بووە. اینجا چەند جارێ چوینێتە لای مامۆستا بەڕێزەکان و تویانە سەحرە ئیتر نازانم ئەوێ وە کارەکەی چی بێ. بەڵێ دەست خۆش بێ خوشتی بن. خوشکە بەڕێزەکەم ئەو واهیمە دروستکردنە بۆ خەڵک یعنی کەسێک داواکاری دێت و سەر ناگرێ کوڕە ڕازی نابێ یا کچە ڕازی نابێ یا کەس و کاریان ڕازی نابێ ئێمە یەکسەر بانەی دێنە پاڵ سحرە نەخێر قەدەری خوای پەروەردگارە خوای پەروەردگار بۆ هەر یەکێک نووسیوێتی ئایا شوو دەکا یا نایکا وەکەی دەیکا و بە چێش دەیکا بەخوا و بە چ شێوازێکیش دەیکا و چەند مناڵیشی دەبێت یا هیچی نابێ هەمووی نووسراوە خوشتی بەڕێزم لكل نبأ مستقر هەمووی کاتی خۆی هەیە هەموو هەواڵێک هەموو مۆزوعێک کاتی خۆی هەیە خوا دایناوە بۆی با پەلە نەکەین با دوعای خێر بکە کە تا ئێستا ئەوەی نەبووە گومانی باشی هەبێ بڵێ ئینشاءالله خوای گەورە باشتری بۆ داناوم چاکتر لەو داخوازیکارانەی کە هاتووە ئینشاءالله چاوەڕێی من دەکا ئەویش کاتی دێ ئینشاءالله تعالی بەڵام واهیمە و وەسوسە بۆ خۆتان دروست مەکەن ئەها سحرە دەی با بۆ لای فلان شێخ بڕۆین بۆ لای فلان نازانم کەس بڕۆین ئەوەمان بۆ بکە ئەوەمان بۆ بکە ئەم شتانە مەکەن ڕوو لە خواکەن دەرگای خوا کراوەیە و پەروەردگارمان فەرموویەتی وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعان کەواتە خوای گەورە خۆی نزیکە لێمان وعدی دا و وەڵاممان بداتەوە خوشتی بەڕێزم قەت بێ ئومێد مەبن لە ڕەحمەتی خوا دائیمەن گومانی باش بە خوای خۆتان برن ئەوەی کە نەبووە دیارە خێری تیا ئینشاءالله داهاتوو خێرتر دەبێت بارك الله فيكم بەڵێ فەرموو السلام عليكم مامۆستا. وعليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا گیان پرسیارێکم هەیە. بەڵێ فەرموو. مامۆستا ئەگەر پچی بۆ سەر قەبران ناحدارە بی. باش خوشتی بەڕێزم پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام فەرمووی ألا إني نهيتكم عن زيارة القبور ألا فزوروها فإنها تذكركم الآخرة. فەرمووی من لە سەرەتادا نەهیم لێکردن لە سەردانی گۆڕستان بۆ زیاتر تحقیق و تەرکیزی تەوحید لە دڵەکاندا کە بەس متعلق بین بەخوا نەک لە پێشووتردا کە خەڵکانێک متعلق بوون بە پیاوچاکان و بە قەبر و بە ئەولیا و ئەو جۆرەشتانە وەد و سواع و یەغوت و یەعوق بۆی ئەوە نەمێنێ لە دڵی خەڵکدا کە نەما لە دڵی خەڵکدا و تەوحید جێبەجێ بوو تەواو تحقیقی تەوحید کرا فەرمووی ئەلا فەزوروها ئێستا ڕێتان لێ ناگرن بڕۆن سەردانی قەبرستان بکەن بەڵام بزانن بۆچی دەچن فإنها تذكركم الآخرة ئاخرەتان دێنێتەوە یاد کەواتە بۆ ئەمە بەستە بچیت بۆ گۆڕستان بیر دەکەیتەوە مە خۆشەویستی تۆ بوو ئەو کەسی تۆ بوو ئەو نزیکی تۆ بوو تا دوێنێ و پێرە لەگەڵ تۆ بوو ستا لەژێر ئەم خاکەیە سپەیش لەوانەیە من و تۆ لەژێر ئەو خاکە بین بۆ مەبەستە بڕۆ و دوعای خێر بۆ مردووەکە بکە نەک داوای لێ بکەی دروستە بەڵام کەم کەم ئافرەتان پێویستە کەم کەم بڕۆن ئەگەر زۆر بڕۆن نەخێرگوناهە بۆ ئافرەتان دوو حەدیثمان هەیە لعن الله زائرات القبور ئەوە ضعیفە لعن الله زوارات القبور زوارات القبور ئەوەیان صحیحە ئەو ئافرەتانەی زۆر دەچن بەرلعنەت دەکەون بەڵام کەم کەم بچی بەو نیەتە قەیناکە ئینشاء الله تعالی بارك الله فيكم بەڵێ فەرموو بەڵێ بەڕێزم فەرموو السلام عليكم مامۆستا. وعليكم السلام ورحمة الله وبركاته. بزحمت مامۆستا پرسیارێکم هەیە. بەڵێ. مامۆستا براکەم کافتریای هەیە کافتریای نێرگەلە و شتی هەیە و بۆ پارەی خانوویەکی کڕیوە خانوویەکی شەرەقی کڕیوە و ئەو پارەیەش داوێتێ دایکم یانی دەڵێ هەرچێک دەوێت ئەو پارەیە لێکە دایکیشم دەڵێ ئایا من ئەو پارەیە بکەم بەخێر حەڵاڵە یا حەرامە.
و دایکت حەڵاڵە ئینشاءڵڵا ینی براکەت گوناهبار بوو خوشکەکەم ینی ئەو کەسەی کە کارە حرامەکەی کردووە بۆ ئەو گوناهبار بووە لەسەری تێگەیشتی ئەمما بە هەدیە دەیداتە کەسێک ئەوە بۆ ئەو کەسە حرام نییە ئینشاءالله تعالى بۆ ئەو کەسە حرام نییە بۆیە دایکت بیکاتە خێر یا وەریگرێت کێشەی نییە ئینشاءالله تعالى بەڵام براکەت بە یعنی تەوبە بکات لەمە دووە کارێک نەکە کە حرام بێ کارێک نەکە کە خوای پەروەردگار پێی خۆش نەبێ لێ ڕازی نەبێ چونکە سوودێک لە ماڵ کۆکردنەوەدایە کە بە حرامی بێت سوودێک لە ماڵێکدایە کە ڕۆژی قیامەت دوو جار محاسبە بکری لەسەری لە چیدا چۆن پەیدات کرد بە چ ڕێگایەک و لە چیشدا سەرفت کرد بۆیە مۆزوعی پارە زۆر دەبێ مسلمان وریابێ چۆن دەستی دەخات و لە چیشدا سەرفی دەکات ئەمما هەر بڵین با کۆی کێنەوە براکانم کۆکردنەوە لەوانەیە تۆ هەر ئاگر کۆکەیتەوە بۆ خۆت هەر بڵی با زۆر بێ نازانی ئەم زۆرە کە بە حرامی هەمووی دەبێتە ئاگر و حرام بۆت و لەوەی زەکاتی لێ نەدا پەنا بەخوای گەورە بەڵێ فەرموو بەڵێ سلام علیکم وعليكم السلام ورحمة الله باش مامتا الحمد لله سپاس بۆ خوا مامتا وڵا دەمەوێت دوعای فێرمان بکەیمەوە 4 ساڵە هاوسەرگیریم کردووە مامم نییە خوشتی بەڕێزم هەم ئێمە دوعات بۆ دەکەین هەرم خۆشت بێ ئومێدمە بە لە ڕەحمی خوا داواکارین لە خوای پەروەردگار بۆ خاترینەوە جوانەکانی مناڵی ساڵح و دوڕیەی طەیبەت پێ ببەخشێ بە تۆش و بۆ هەموو ئەوانش کە خوازیاری مناڵن و خوای گەورە پێی نەبەخشیون خوای گەورە مناڵی هەمومان ساڵح کە ئەوەشیان کە نیەتی خوای گەورە مناڵی ساڵحی بنسیب بکە بۆ خاترینەوە جوانەکانی بەڵێ السلام عليكم عليكم السلام ورحمة الله وبركاته مامۆستا بەڕۆستم پرسیارێکم هەبوو ماڵێ فەرموو پرسیارێکەم یان ئەوە بوو کەسێک زەکاتی هەیە ئایا دروستە بیدا بە کوڕ و کچەکانی کە ماڵی خۆیان هەیە و هەژارن پێیان دەشێ نابێت خوشتی من بۆ کوڕ و کچ نابێت ئەمما کە قەرزار بێ کوڕەکەت یا کچەکەت قەرزار بێ ئەوە دروستە بۆ قەرزەکە بیدەیتێ قەرزەکەی بداتەوە ئەمما لەبەر فەقیری هەژاری دروست نییە قەرزەکەی بۆ بداتەوە بەڵێ پرسیاری دووهەمم ئەوە بوو دروستە ئافرەتان لە مانگی ڕەمەزاندا حەب خۆن بۆ ئەوەی سوور ماگانیان نێتە پێشەوە وەکو دروستی دروستە بەڵام بۆ زۆر ئافرەت کێشەی بۆ دروست دەکا خوشکەکە کێشەی بۆ دروست دەکا و نازانێت کەی پاکە و کەی پاک نییە بۆیە لێ گەڕی طەبیعەتی خۆی خوای گەورە چۆن دروستی کردی ئاوا و دوای ئەو ڕۆژانە بگریتەوە ئینشاڵڵا هیچ کێشەت نابێ بارەکەڵڵا فیک بەڵێ مامۆستاگیان باشی خوا سەلامەت کە بەڕێزی براکەم فەرموو گیان سلام علیکم مامۆستا وعليكم السلام ورحمة الله وبركاته وەڵام مامۆستا پرسیارێکم هەیە بەڵێ پرسیاری خێزانم ئەڵێ خەو زۆرە بینم خەو بە ئافرەتێکەوەیە کە مردووە زۆر خەریپیەوە بینم یەتە خەوم و نازانم وەکو چی باشە بۆ یەک ئافرەت هەموو جار ئەوەیە دووبارە دەبێتەوە بەڵێ هەرەوە ئافرەتەیە ناسیا و خزمی خۆتانەیان نایناسێت چێە ناسیاوە بەڵێ ئافرەتێکی ساڵحە و ئیماندار بۆ یان نا والله صالحة بەڵێ صالح بووە الحمد لله إن شاء الله یەکەمیان موژدەی خۆشە بۆی بۆ ئافرەتە دووەمیشیان خێر و دوعای بۆ بکەن بۆ ئافرەتە إن شاء الله تا خێری بۆ بکەن إن شاء الله کەمە بارك الله فيكم بەڵێ فەرموو مامۆستا گیانم کاتۆ باش خی گەورە و کاتێکت باش کە براکەم وەڵام مامۆستا دارێک نەبێت پرسیارێ بەڵێ گیان مامۆستا خوشکێکم هەیە بڵێن دوسێ مناڵی هەتیوێ بەس 25 گڵای وشک و 500,000 هەیە ئەم پارە زەکاتی لێ دەدەچێ 25 گەڵا 25 گڵا و 500,000 نا لەسەری نییە براکەم لەسەری نییە ئینشاءالله لەسەری نییە مامۆستا نەخر دەستێ خۆش بە خۆی گەورە پایدارەکە خوا سەلامەت کە براکە بۆ زانیاری هەموو لایەک بەڕێزەکانم تاوەکو ماڵ نەگاتە حەدێک کە پێی دەوتری حەدی نیساب کە بریتیە لە 85 غرام مقابلی 85 غرام یعنی کە 4 ملیۆن و نی و دەوری 4 ملیۆن و نی و ئەوە دەکات ئەو کاتە زەکاتی لەسرە ئەمما لەوە کەمتر بێ زەکاتی لەسەر نییە وا کە زەکاتیش هاتە سەری ئەو کاتە چلیەکی لێ دەردەکات واتە هەر لە 40 دینار دینارێک بەڵێ فەرموو مامۆستا السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته مامۆستا گیان وڵا پرسیارێکم بوو لەسەر بۆ یاخکردنی خشی ئافرەتان
وتم بزانم دروسە یان چۆن ڕۆژ و گرتنی دەستنوێژگرتنی قیافەتان ڕەنگی ڕەش دروستە ئینشاء الله تعالى ئەمما ڕەنگی ڕەش خلافی لەسەرە براکەی من لە ناو سەحابە لە ناو تابعین هەیەنە ئەوەی کە دەجێڕێتەوە عومەری کوڕی خەتاب و عەلی کوڕی ئەبی طالب و عوثمانی کوڕی عەفان کۆمەڵێک لە سەحابە دەڵێ بە ڕەش کردوویەتی و کۆمەڵێکیش نەی کردووە تەنها بە سوور و زەرد و ئەوانەی ینی مەیلە و ڕەنجی ترخەنەی ئەوا کردوێتی بۆیە کە نەیکا باشترە بشی کات زانان ئەو حەدیثی کە دەفەرمونون وجنبوه السواد دەفەرمونون ئەم زیادەیە مدرەجە والله ئاعلم نەیکا چاکترە بشی کات و کوتم علەما لە کۆمەڵی سەحابەوە دەجێڕنەوە دەفەرمونون کردویانە بارەک الله فیک بەڵێ فەرموو دەتوانیت فەرموو السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. مامۆستا جان پرسیارێکمان هەیە. فەرموو. ئەم پەیوەندیە لەباری ڕاگرتندایە. ڕەسیدت نەما خوشکەکەم بەداخەوە. مۆستا جان. خێرا پرسیارەکەت کە فەرموو. فەرموو خوشکی من فەرموو. تەلەڤیزیۆنەکەت کەسکە. پەیوەندیەکەت لەباری ڕاگرتندایە خوشکی من پەلەکە پرسیارەکەت کە. هیچ فریان نەکەوتی. خێری پێ ئینشاءالله. السلام علیکم. عەلەیکم السلام ورحمة الله وبركاته. باشی مامۆستا. خوا سەلامەت کە برای بەڕێز. بەڕێزی. مامۆستا پرسیارێکمان هەیە. بەڵێ گیان فەرموو. لە سەر مسقاڵزێڕە ئەگە بیکەیتە قەت خۆت زەکاتی لێکەوێ یان ناکەوێ؟ بشیکەیە قەت خۆت نەیکەیتە قەت خۆت براکەم مادام زێڕە و گەیشتۆتە 17 مسقاڵ کە عیاری 21 بێت کە 24 بێت ئەجینە 85 غرام ئەوە زەکاتی لەسرە براکەی من زەکات لەسرە لێ بدە ئینشاءالله سەلامەترە بۆ دینەکەت بارەک الله فیک. بەڵێ فەرموو. ئەلۆ. بەڵێ فەرموو خوشکەم. تەلەڤیزیۆنەکەت کەس کە خوشی بەڕێزم پرسیارەکەت کە فەرموو. ئەلۆ مامۆستا. گوێمان لێتەوە وەڵڵا فەرموو. مامۆستا من دەمویست دوو پرسیار بکەم. بەڵێ. پرسیارێکم بۆ مامۆستا ئەمە تەقریبا 4 ملیۆنمان پارە هەبوو زەکاتمان لێ دەرکردو بەڵام دەروایە کەسی وەهای بڵێم زەکاتی بۆ پیاوەکەم دێنی دروستە وەرزیاننا لەبەرەوەی چکە ئیشەکەشی موقەتە 600,000 هەیە مانگێ دەروایە بە دوو مانگاندارێکی معاشیات دەنێ. یعنی ئێستا محتاجن یا محتاج نین؟ یعنی بەشی پێداویستی خۆتان هەیە یانیتانە؟ وەڵڵی بۆ خۆمان یعنی بڵێم ئەگەر ئەوەی پێ بکەیانی ڕەزیلیە پێ بکەیا بەشێن دەکا. خوشکەکەم فەقیرمان هەیە مسکینمان هەیە گوێ لە برای خۆت بگرە. پرسیاری دووەمیشمەوە بۆ کوڕەکەم دەروە هەیە ئەو تێکسا و سیاری بۆنی دەکا بۆ هەڵامەتی زام ڕۆژ پێدەشکیان نا. چ دەکات؟ جۆرە شتەکەی بۆنی دەکا تێکس پێ دەڵێن. باش. داخۆ بەوی ڕۆژی دەشکیان نا. باشە خوشتی بەڕێز دەست خۆ. سەبارەت بە چێ زەکاتی پێدەشێت 8 سنفن ئەوانەی کە زەکاتیان پێدەشێت. کە تۆ پرسیاری فەقیری و هەژاری دەکەی فەقیرەوەی هیچی نییە هەژارەوەی شتێکی هەیە بەڵام بەشی پێداویستی ڕۆژانەی خۆی ناکە جا هەر کەسێک لەم دوو سنفە بێ بەهۆی فەقیری و هەژاریەوە دروستە زەکاتی بدرێت ئینشاءالله تعالی ئەگەر وانە بێ بەشی پێداویستی خۆی هەبێت ئەوە زەکاتی پێناشێت. سەبارەت بە کوڕەکەت کە بۆن دەکا بۆ هەڵامەتە بۆچی ئەو فیکسە ئینشاءالله ڕۆژ و ناشتێنەوە سەرری نیە بەڕێزم. بەڵێ فەرموو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باشي دكتور جان. الحمد لله براي جان. قديم قصر بيخدي إن شاء الله موفق. آمين لقل أيوة الشيخ. خدمتك زور جان هنجيب جان. خوالي ما قبل كبرى. يعني الصايع كان عليهم قوية. بعد الله إن شاء الله. كذا جديد. خوات زادته براك. فرمجة. كذا نيجي جانا جتن. إيه. يعني نيجي جانا جت. أفرادك بيت خدمته بكسب جد مثلا خزانة من. خدمتا کسی دیگر کردن خسیه خو. بله. نیوه جنا کردن آیا ده گناهکار بیتن یا نه؟
ناگوناهکار نابێ براکەم بە تایبەتی دایک و باوک پێویستە خزمەت بکرێن ئەگەر بەسەوە دایک و باوک نییە دکتۆر یعنی خەسوویە خەسووە ئاخر ئەگەر بیکا لەبەر خاتری تۆ دەیکاوە نییە لەبەر خاتری تۆ دەیکا خوا خێری بنووسێت یعنی ئەمە ڕێزلێنانێکە لە تۆ دەیکات ئەمە چاکەیەکە لەگەڵ تۆ دەیکا براکەی من ئەجینا واجب نییە لەسەری هیچ پێویست نییە لەسەری بەڵام کە بیکا خوا خێری بنووسێت و بۆچیش بیکات چکە دایکی تۆیە مادام دایکی تۆیە ینی تۆ واجبە لەسەر ڕێز لە دایکت بگری و خزمەتی بکەی براکەی من ئەمما ئێستا خێزانت هاوکاری تۆ دێ بۆ خزمەتکردنی خوات زایداتەوە نەخێر گوناهبار نابێ انشاءالله بەڵێ فەرموو السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته ماڵێ براکەم مامۆستا باشی الحمد لله بەڕێزی براگیان سپاس بۆ خوا مامۆستا چی پرسیارمان هەبوو بێ زەحمەت نەخوا ئاسانی کە براکەم فەرموو مامۆستا پرسیار یەکەم بێ زەحمەت ئەگەر دەستت بە خێزان بکەوی دەستنێژ دەستێتن و پرسیاری دووەمیش پێشی ساڵێکە تقریبا من چل واقعم هەبوو ئێستا معاوەڵم پێکرد ئێستا تقریبا بوویتە 90 وەرەقە زکات لێ دەکەویتم پێش چەند پرسیاری سێمیش ئەوەیە ئێستا خێزانم تقریبا 20 غەرامی هەیە زێر 20 غرام 20 غرام 20 غرام باش براکەم یەکەمیانت نەخێر دووەمیانت بەڵێ سێمیانت نەخێر یعنی چی دەستت بە دەستی خێزان کەوێ دەستنوێژ دەشتێ نەخێر ناشتیت هیچ بەڵگەیەکی صحیح نییە لەسەری بەڵکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام لە نوێژدا بووە عایشەی خێزانی شەوەزەنگ بۆ تاریک بووە دەفەرمێ هیچ چرا نەبوو دەستم لەسەر جێگای پێغەمبەر دانا عەلەیهی سەڵات وسەلام لەوێ نەمابوو منیشتم دەوێ پێغەمبەری خوا سەڵام عەلەیهی چی لێ هات پێ ئاوا دەستم دادەنا لەولا تا دەستم بە ژێرپێی پێغەمبەری خوا کەوت عەلەیهی سەڵات وسەلام کە هەردوو پێ مبارەکانی چەقاند بوو لە کاتی سوزدەدا ئینسان چۆن پێی دادەنێت لە سوزدەدا بوو نوێژی دەکرد دەستم بەر هەردوو پێی کەوت بۆ بەردەوامیش بوو لە نوێژەکەی حەدیثێکتر دەفەرمێ من ڕاکشا بووم قاچم نزیک بۆ لە شوێنی سوزدەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە سوزدەی دەبرد بە دەست قاچەکانمی دوور دەخستەوە شەو ئەمەش بەڵگەی دووەم کە دەستیشی لە قاچی داو و هەروەها دەستنوێژیشی نەشکا و بەردەوام بە لە نوێژکردن ئەمما کەسێک بڵێ جا چێ دەڵە گۆرەوی لە پێ نەبووە نە ئەسڵ چێ دەڵێ نییە ئەسڵەوەیە کە دەفەرمێ دەستم لە قاچی داوە کەواتە گۆرەوی لە پێبێ ئەو بەڵگەی زیاتری دەوێت و ئەوانش کە دەڵێن ئەو لامەستوم النساء ئەوە دەگرێتەوە نەخێر لامەستوم النساء ینی جامعتم النساء بۆیە تەنها دەستت بەدەستی خێزان دەکەوێت دەستنوێژ ناشچێت خۆت کە 40 وەرەقە زیاترت هەیە زەکاتی لێ بدە و ینی بەسەرەوە بگاتە 4 ملیۆن و شتێک زەکاتی لێ بدە و هەروەها خێزانت 20 غرام 30 غرام ئەوە زەکاتی لەسەر نیە بەڕێزک بەڵێ السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته مامۆستاگیان باشی الحمد لله بارك الله فيك خوا سلامتك بزەحمەت من پێشەوەی داوامکەم بەس داوامەکەم کاتی ئێستا تەعین بوومە معاشم 125,000 بەس وتم هەر کاتێ داوامکەم یعنی هینەکەم خێرەکەم بەس ئێستا نەم کردووە ئایا گونەحبارە بم یان نا معاشەکەم یعنی کەم شەو کاتیشە بەس من ئەهدەکەم لە دڵ خۆمەوە کردم کە یعنی هەر بیکەم یعنی هەر بەس داوامکەم یعنی حیوانێک سەر بڕم بیکە خوشتی بەڕێزم بیکە بەتابەتیش لو مانگە ڕەمەزانە بیکە ئینشاء الله تعالى باشترە بارك الله فيك یعنی هەرە ببیکەم بیکە ئینشاء الله باشە دەست خۆش دەیخوا سەلامەتکە خوشتی بەڕێزم لێرە دێنە کۆتایی بەرنامەکەمان ئینشاء الله خوای گەورە لە هەمومان ڕازی بێ عیبادەت و تاعاتی هەمومان قبول کە خوای گەورە عەفومان کە بەختەوەری دنیا و قیامەتمان بکە تا حلقەیەکی تر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ بێ والحمد لله والصلاة والسلام على رسول الله والسلام عليكم ورحمة الله وبركاته فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون